او يشتا قناعاتي كو شغل خد بغداد مستشفى دار السلام بيلي بيت التحقيق شورى شبكت چی تشکفتو بهنونه چی شکبا نخوای شکبا همین دکتر حنبی کس نبی نبس پیشمرگه تیزا پیشمرگه سار علاج اونجا خلک گوندی درو برا تاتون دیر تاتن شنابهوا یا تاتون ویره خستی پیشمرگه همی وقتا ما نابه دکتر حنی دبی به عالم خریدابی چون بچه دلیل نبین چون خستخانه نبین پێشەوەی چیاکانی کوردستان بە جێبهێڵێت نامەیەکی نووسی بۆ خوا خۆش بوو مەلا مستەفا بارزانی دکتور عبدالکریم قاسم وقتی عبدالکریم قاسم بریندار کردی اوی درمان دكتور حنا حسيب زلفو خلكي القوشة دورا نينوا و سال 1925 سنتر باجركي القوش پیدا بیا جبنا مالکا کرد پرور و مروف دوست و جامل و روشنبی مرحوم من ولد بهذا البيت خوا خۆش بوو لەم خانوەدا لەدایک بووە و ئەمەش ئەو ژوورەیە کە تێدا ژیاوە هەر لەم ژوورەشدا لەدایک بووە لەم خانوەدا لەگەڵ دایکی و باوکی و حەسقیال منسوور زولفا حسقيال منصور زلفا لە باو با پیرانمانەوە پێش 400 بۆ 500 ساڵ هەر لە ئەلقۆش ژیاون هەندێک دەڵێن ئەم عشیرەتی زولفە لە سێمێڵەوە هاتوون و هەندێکیش دەڵێن نەخر لە جۆرجیا هاتوون بەڵام من بە پێی ئەوەی لە باپیرانمەوە بیستومە دەیانگوت ئێمە لە جۆرجیا هاتوین باپیری خوا خۆش بووم حەسیب زولفا خۆی پزیشک بووە بەڵام پزیشکی میلی وەکو دەڵێن نابیناش بوو پاشان چووەتە قوتابخانەی سەرەتایی قوتابخانەی مارمیخا و تەواوی کردووە ئەو هاوڕێیانەی کە لەگەڵی بوون دەڵێن لە قوتابخانە زۆر زیرەک بووە لە کۆتایی سیەکان یان سەرەتای چلەکان ئەلقۆشی بەجێهێشتووە چووە بۆ کەرکووک و لەوێ کاری کردووە چەند ساڵێک لەوێ ماوەتەوە و کاری کردووە ما قلت مخابن نشا قودان ظروفات اقتصادي بلکه نشا درستایی بشید چیت چکولیجیت پزیشکی تخینید سالت مثلا سهادا بس هتنشا چیت خواهد دوره که راب گهینید که دوره که چند تایوی یا چند تایوی که دوره خلاص کرد حتی معلومات خواه پیزداد کرد پێشەوەی شوو بکەم داهاتین بۆ ماڵی پورم داهاتین بۆ ئێرە کەس نەبوو وەک ئەو ژیر بێت زۆر عاقڵ و زیرەک بوو لە قوتابخانە ماوەیەک لێرە مایەوە دوای ئەوە ڕۆژ بۆ بەغدا لەوێ ئیشی کرد و مایەوە ئێمەش سەردانمان دەکرد دوای ژنی هێنا وەک برام وا بوو پیاوێکی ئازا و چالاک بووە حەزی لە ئیش بووە پاشان پیشەی پزیشکی هەڵبژاردووە بۆچی ئەمە لە خێزانی ئێمەدا بووە بە پیشەیەکی بۆ ماوەیی لەگەڵ میعاد ڕەمۆ خێزانی پێکێناوە و چەند منداڵێکیان بووە نیران گەورەکەیانە ئینجا تانیا ویئام بان ڕەنا کوڕەکەش لەیس ئێستا هەمویانە دەرەوەی عێراقن لەو سەردەمەدا کات بەهۆی بارودۆخی خێزان و ڕەوشی داراییەوە ڕێگەی نەداوە کۆلێژی پزیشکی لە بەغدا تەواو بکە دیارە ژیانی سەخت بووە بۆیە نەیتوانیوە خوێندنەکەی تەواو بکە بەڵام چییە سوپاس بۆخوا هەر لە بواری پزیشکی کاری کرد و زۆریش تێدا شارەزا بوو چیتا گل دکتر محمد صالح مستشفى دار السلام ویره شغل کرد و فتره عبدالکریم قاسم رئیس جمهوری العراق بریندار بید تتویره اوج بیت ایکس وان کسای بریند عبدالکریم قاسم درمان کرد لە زۆر نەخۆشخانە کاری کردووە و لە بەردەستی خەڵکی پسپۆڕ و بەتوانە بووە و دوی مستشفیجی مشهور بید وکی بدین پیش بس مشهور بید نو مستشفی همیه بر خدمت کاواسا یا نرم بو خلکت کرد خدمت کاواسا پیروز بو خلکت کرد همه هل نام مستشفی بغدادی مشهور بید دف خلک بغداد و دف او مسیحیه دوری ساڵی 1963 لەبەر بارودۆخی تایبەتی خۆی بەغدای بەجێهێشتووە و گەڕاوەتەوە بۆ ئەلقۆش ماوەیەک لەم ناوچەیە نزیکی ئەلقۆش ماوەتەوە و هەر بەکاری پزیشکیەوە سەرقاڵ بووە نەخۆشی چارەسەر کردووە و برینداری چارەسەر کردووە و هەر کەسێک هاتبێتە لای بەبێ جیاوازی ساڵی 1963 پاش تێکچوونی ڕەوشی سیاسی و کودتای باسیەکان
لەو کاتەدا زۆر دژی کەسایەتیە نیشتیمان پەروەرەکان بوون چەندین کەسایەتیان تیرۆر کرد ئەویش لەوە ترساو نەیتوانی چیدی لە بەغدا بمێنێتەوە بۆیە بڕیاریدا بەغدا بەجێ بهێڵێ و هەر هەمان ڕۆژ گەیشتەوە ئەلقۆش دواتر چووە چیا و پەیوەندی بە بزوتنەوەی کوردیەوە کرد. بەغدا خوانده بوو ئەپقەتی وەختی لەو شیوعی بوو ئەو دکتۆرێ عەبدولکەریم قاسمی بوو بەجا پشتی عەبدولکەریم قاسم کوشتی عەبدولسەلام هاتی سەر حکمی ڕەوی هات ناو شۆرەشێ کاتێک گەیشتەوە ئەلقۆش خزمەکانمان و خاڵەکانم هەموو چاوەڕێیان دەکرد سوپاس بۆخوا کە گەیشت باپیرم لەسەر جێبوو سەرکەوتە سەرەوە بۆ لای و لە ژوورەکە لە لای دانیشت من ئەو کاتە لە سەی سەرەتایی بووم گوتی کوڕم شکر گەیشتی گوتی بەڵێ گوتی باشە سوپاس بۆخوا باوکمی بان کرد و گوتی ئەو چەکەم بۆ بێنە هەر کە گەیشتە دەمە و شێوان بۆەوەی کە پۆلیس و شت نەزانن تەنانەت منیش ڕۆشتم لەگەڵی گوتی تۆ بۆ کوێدەی گوتم منیش دێم بە چیاکەدا سەرکەوتین زیکەی 7:30 ئێوارە بوو گەشتی نەسەرەوە زیکەی 20 کەسی لەگەڵ بوو هەر لە خزم و کەسی خۆمان لەسەر چیاکە توما تۆماس و هەندێک کەسی دیکە پێشوازیان لێ کرد و اینجا ڕۆیشتن بۆ بارەگاکەی خۆیان لە بسقن لە پشتی چای ئەلقۆشەوە شوێنەگەی پێی دەڵێن بسقن کە دوو ئەشکەوتی تێدا ئەشکەوتێکیان گەورەیە و ئەوی دیکە بچووکە ئەشکەوتە گەورەکە بارەگای پێشمەرگە بوو ئەشکەوتە بچووکەکەش وەکو نەخۆشخانەیەکی بچووکیان لێکرد شورش إيلوني والمنطقة بهدينا فايدة الوان برين مسيحي المديد كو 4-5 جايبين وقتی پیوندی به شورشه کرده ورای شورشه و وسع شورشه گلی بفراتل هاتو برفراتل هاتو کیف خواسته هاتن چکو وسط پیش مجازانه و دکتر ها ننافجن ما حکم بریندار بین ام ناشهید بینو بریندار بین دی برین من شورشه کن انقذ حياة سەتان پێشمەرگەی لە مردن ڕزگار کردووە ئەوە جگە لە دانیشتوانی گوندەکان التي كان فيها هاتا لا يحسوا حسود الأمري لا يحسود الأمري شو بولشكري إيك دف أسعد خوشبي أسعد خوشبي دكتور هبو عيسى سوال قلت بينا دفن بلا بيتا دفن ما شنوی لقایی وکی منطقه زاخو و منطقه دهوک و مدیه مال ویرا دیال هیزا ایک و خدمتا لشکر و خلکی شورش بکرد مال ویره پشتنگیر اول مستشفى شکل گلی هارونا دیارە لەو سەردەمەدا نەخۆشخانەی زۆر نەبوون و پزیشکیش کەم بوون کارمەندی تەندروستی و برین پێچ و ئەوانە بوون بۆیە کاتێک چووە ناو پێشمەرگە هەواڵەکە لەم ناوچەیە دەنگیدایەوە بە تایبەتیش لەبەرەوەی زۆر شارەزای پیشەکەی بووە و لە بەغدا کاری کردووە چەند وەختێک پێچووم ساڵە کۆسا مستەشفە کرد باوکی مژ لەگەڵ موشێ دکتۆر موشێ مزامت بی حەنەی ئینا لایەخوا گوت لازمە بۆ بێتە دەفنە تەیار والله شو دفي بس ام شنوی فتره جارا که دی اشارت پیبدین که چند کمک برای من مسیحی هبین المنطقه بهدینا هندک او بین اوی جیشا لیوی عسکری لیوی خانه خلاص کرد بی پشتیها بین مالتا اوان چند دوره استقلامی دید بین لبنان و چند دوره استقلامی دید بین القاهره و قلعه جدید دوره استقلامی دید بین پشتیهات کمال کو وکی دکتر فیل ببین مالیت خدای رو نشته بین سال 66 أول خولة برين بيتيل حاج عمران وكر أم چوينه هنجي دكتورة أجنبي بون أو خستخانه كينو بويري نخوشخانه گل بارگاه بارزانی نمر بود سال 66 اما هاتیم و منطقه بهدینا دکتر حنا ایل باطیفه بود وی وقتی نخوشخانه باطیفه نخوشخانه سرکی یا منطقه بهدینا بود نفشورشا ایلوله دکتر حنا مسئولی بود اموری که نویره سه هیوا تطبیقه
پاش ماوەیەک لەسەر داوای هەردوو فەرماندا ئەسعەد خەلیل خۆشەوی و ئیسا سوار چوو بۆ ناوچەی زاخۆ بۆ باتیفا. لە باتیفاش نەخۆشخانەیەکیان دامەزران، نەخۆشخانەیەکی تەواو بە هەموو پێداویستیەکانیەوە. دەشگەڕا لە هەر شوێنێک دەرمانێک هەبوایە دەیهێنا بۆ ئەوەی کە ژیانی کەسێک ڕزگار بکە. دكتور حنا حسيب هاتا نقل كدن بو منطقة بو تيفا غوليسنديا هاتا ويلي چو منطقة غوليسنديا منطقة بو تيفا الويلي جو چو گنده بهنينا شكفتو بهنينا بنجها كسال خمية دانا شكفتو بهنينا جي بوه منطقة چان نساخد پیشمرگه و نساخد حوالاتی نو شورشه تا نویره جرسیان ویره جید گر پشتی بو سالا 68 او بو بعثی هاتن سر حکمی ام برین پیچ همی جامعه کرین لقائق یوی وقتی و طولا بعثیت هاتین دی شریکن دی شر دست بیکت جلازم او توجه کن سر نخوش خانه جارا که از دانم با توفه دف دکتر حنی سالا 68 حتی سالا 69 هیواسه بهاره بعثی دست صوبت شری شکفت که های گنده بهنونا با توفه وتری ابرو من چون ما او شکفت چی کرد لباتيفي شكفت ديتن بو لحركة دا شكفت ديتن شكفتك يسخن بو دو طبق شكرن دكتور حنا هات بو هاي كاي تويل جربينو دا اینا دپت يچامه دا اینا بيرو خستا خواهد شكي وكر دو طبق اكل سري بي اكل بن بي بدپا شكي درجة شكي درجة دپي بين يچونه او نخواهش اوید بين دا اوید رازان دي اوید بين طبقه سري 3 تخت هبين 3-4 تختکی بی سید رازاندن بی اوی دیجی تاتن پیشمرگه تاتن گندی تاتن حوالاتی تاتن علاج بری علاج آوان کی بود چون با من پیشمرگه که قدیم بی او گله دوستی وقتی هاتی بری هم هر روز حال مالامل باتی بگه مثلا جان ما محتاج بوا از او بین دوستی گل ویری چون من او بشکت خوی نادن عملیات بومل ویری که تقریبا سایده که معامل ویری مشغول بود که هوا خلامه کی بود چه بیم بیستان با کلان او دی کردن از گله به معامل گل وقتی بفرتات او نتشو جوربا بصفة كبي ليوانك من قلقك اجري دينات فلا من قلقك دينات رنستبر من قلقك افا بفر بي افا او بي يعني هند مقولتي بوشي دكتور قولتي فلسفي تمن پیشتینگیر بابه من بریندار بی پیشمرگه بود زاخ بود جایز بی ابی گوهی توی پاکان پردا گوهی توی پاکان بیا وادی این آد بره علاجاوی کرد بره دکتر حنی ایده هر پیشمرگه بود عبدالله مصطفی گندی مبی اوش پیوی توپ وکر بی توپ تلاشه که توپ پیوی کرد بی این آد بره چند اسبوع اکل بره رازان سروان تختا علاجاوی کرد من مراجعه بين مراجعين ولي هاتن اك عمليات كيلو كرين مش صرع بوتش بهيدا بي قلت بي هاي ذاك كامل تبيني بيري أشين قلب ده والبردام مش باتي بيت إناد بيري أشين قد إناد وأتشوم به خلقی منطقه بحثلت کرد و او نساخدوانی تنگی چرا سرد کن نساخیت گران امشه بین مجموعه که نساخیا
دکتر حنا خلک لی رزگار کرد اگه لی رزگار نکرد با هنگی حالتان احتمالا 100 برای منه چون بس پاری کاریا خود دکتر حنا شیوان نساخی همیا رزگار کرد فتح طريق ڕێگایەکی لە نێوان باتیفا و گوندەکانی دەوروبەری کردەوە. بێگومان لەو کاتەدا بارودۆخەکە سەخت بوو، سوپا و بۆردومان و بەتایبەتی بۆردومان زیانی زۆری دەخستەوە. 5 ساڵ مایەوە خەریکی ئەو ڕێگەیان بوو بۆ ئەوەی کە هاتوچۆ ئاسان بێ و بتوانێت بگاتە بریندارەکان. لمعالجة الجرح. شارەزا بوو گەرەکی شارەزا بوو نەپیچێکیش ینی شوێلێویت کرد ئیشێوی وەکی دکتۆرۆ بوو هەندی شارەزا بوو بۆ عەمەلیاتەوە بۆ هەمی تشتا. براوي القلب جليل تقولني عابج برازاوي القلب وهافينا وقتها هسه شارت هايبت هافيني عيالي وش بغدا تاتا ويري دفي أصلاً بيشمرجة كل فيري الدم من الفيري من هي عمليات كحرسة كل برسة كني بي تلاوي نيرتي راحت بي نماي كحرسي بي كأشم مليوي بيشمرجة مراجعة من بس مواطنش قالت هاتن قالت. دكتور حنا وقت أولي بديتي أثناء خواش كتم أثناء خواش جوابت من هر يعني برنا خواش بين ولا صاد من الويري دب دكتور حنا الويري ما شاء الله هاد دب إلا عون نقطة شيء كذا نقطة جوتن داب كان يعني دليل بفا داب ناس خوش حزب نسخ يا خوانات كه این علاجات عاوز نقطه بین دا نقطه که بیش آدیش علاجات که این تشینی نه و علاج که موادی که الحمدلله او سلامت بین. یەکێک لەو برینە دژوارانەی لەوێ چارەسەری کرد کوڕی مختاری باتیفا گول لەبەر ڕوخساری کەوتبوو. ماوەیەکی درێژ خەریکی چارەسەرکردنی بوون. پاشان ڕەزامەندی خوالێ خۆش بوو مەلا مستەفا بارزانی وەرگرت بۆ ئەوەی بینێرن بۆ دەرەوەی وڵات. خۆی چوو ڕەزامەندی بۆ وەرگرت و ناردی بۆ دەرەوەی عێراق. الدكتور حنا هم نقليات بنقله وقتك الهارينا بنقله كش هارينا نقل بين منطقه برا بيده باش نيجي نقول نقل بهاتي بيري درمان تنجيجك ياشمه وكو قناعت من درجه اك درمان بين درجه اك درمان بين بس كم بين وعلاجي تويجك علاج زحف بين بي او شيشه تواديها بين امبسلين بين شينا توز بين علاجات حاميه بين يجي سادمي امبسلين بين ساماسايكلين بين تتراسايكلين بين باسكوبان بين اغلبيه نوفالجين بين ديفالجين بين خلکی نفشور شیوا سوزانی که و دکتر هاتش کفته که مقره وکیل مستشفى وکیل همه اف دکتر هر چند درمان که بیر هر چند تشتی دستانه بی وسایل تنگیل الدهو که البغدا بلکه وسایل درمانی تیم بین ای پاش کفته که چه یعنی هاد اوش درمانی دیاش نجی هم دورا واسطه رخصنین مایه تنظیمی و مروف دوست و یه کرپاور شان کاچا مثلا درمانه که تشتکل ناو دومون دستگاه تقمته پیدا کن حتی بیهی نهجیت پیشمرگی نفشورش یعنی بس همه جرا وان کیم درمانیا وان چه نبیو درمانیا خلکی ما امشن بین پیشمرگی ما گله زاقوان خوش بی و کیفوان خوش بی و خلکی ما جدیسان نملتن پتر مرتاحبین که و دکتر هاتن ودي صار قليت منطقة هامية بجرش قولية وسندية وبروارية حوالي بهامية قدرك بوج دوي تذكر مرة لو لبير مجارێکیان نەخۆشی مەلاریا بڵاو بوو بووە فهو كان جاي من البيت یەکێ بە پەلە هات گوتی دکتۆر ژمارەیەک پێشمەرگە لە گوندی بەندەوایە هەموو تووشی مەلاریا هاتوون دنیا تاریک داهات بوو دەست بەجێ هەستا و ڕۆیشت چارەسەری کردن بە 3-4 ڕۆژ چارەسەری کردن لە هەر شوێنێ دەرمان هەوایە دەچوو دەیهێنا لە شەسەکانیشدا چەندین جۆر نەخۆشی بڵاو بوو. ذاك الوقت ملاريا كانت منتشرة بداية الستينات. بيساعد أميرة هل دكتور باش دكتور حنابي
جایی که وکی دکتر حنا حسیب در نوروز شورا شب شب و روز چند کامله و وکی دکتر کی گروی هر گنده نساخه که با آن هر جهه که هر منطقه که داستانه که عملیه که لشکری هبا بریندار و فلان لهبان دکتر حنا چند کامله و بی حاضر و دخواهی این تاویری چرا سریا پیشمرگی کرد. پشت دویرجی خلاص بیجاره کدی زفری تید بوش کفتا قمریه کود شکفتا که آبنو بودنگه الگونده قمریه تیفت دورا برور یا دویرجی شوله خواهد که تو بیجاره کدی دریج وان چند سالال وان هستی که یعنی الهیزا ایک لشکر ایک یعنی اوه رحمتی از حد شویک و ریوت بل و عیسی سیار اوه فتره دریج وان سالا خدمت و منطقه ما یا بهدین همیات کرد. ڕاستە ئەو پزیشکی پسپۆڕنەوە بەڵام بەهۆی کاری بەردەوامی لەو بوارە و بە شێوەیەکی پراکتیکی وای لێ هاتبوو کە بۆ نمونە کاتێک دەیگوت دەتوانم ئەمە بکەم دەیکرد دەیزانی کە ئەم نەشتەرگەریە سەرکەوتوو دەبێت. بەس دکتۆر حەنا ئەمشێن بێژین چەندا برینێن مەزەنی شا دەرمان کرد و چەندا هەواڵیên مرنێ خلاص کرد چەندا کەسی ڕێڤکە کوڕە خلاص کرد وان پێشمەرگێت بریندارژی بی گەلەکە احتمالا جان دانه با آنها که دکتر حنا نبود و جبه خاطر آنده او برین مزن او کو شا زحمت لبد دینا مستشفای نوان در جرا بلکه هی وقت مستشفای نوان دیوان چا مستشفای ورا من جه تختو نوان نه هر مقاره که هش کفته که شکفتا اینش که شکفتا بهنینه شکفتا قمریه شکفتا هارون و اول چند شکفت همین منطقه ما اول شکفتا همیا وقتی بینگه چت کردن 3-4 تخت چت کردن جی صدفه خود نکرد بریندار که خطر باید بین نویری بلکه گله بریندار تینا نویری احتمالا 10 روزا 20 روزا جی پی و ده هنداف سر بید حتی اون من خلاص پشتی راوستاندن دانستاندن حکمت رژیم بعث دیگل بزاف رزگارخوازی کردی پشتی اینگی دولت رژیم عراق هیرش سر دور بشوی که گشتی کرد لو مهندک جی درد بیجن دم هیرش کریه سر دور بتایبتی منطقه دور امشین بیجن سرسن که گلک آماجت بید که بیجن اف شوینه او اف جهوکی خستخانک بکار اینایه هندک دید بیجن اف جهوکی کریه ترخان کریه بود دو جناح بویا جناح که خستخانه و جناح که دیجی بیجن وکی و شارگه بو پشمرگت اتویده میداد بس او ظلام بتمن او هف چرخ بندگل شورشا ایلول 61 اشتی آماجه حتی هفته و پنجه گل آماجه بید که هاتی نویره بحث کرین بیجیتن مب چوه خود دیتی که اف جهه که وکی که خستخانه بکار اینایه گلک وکی دکتر حنا جی وی خستخانه کار کرینه هو كشخص مرۆڤێکی ئازا و بەهێز بوو
هەمیشە ڕووخۆش و خەندە لەسەر لێوی بوو کەسێکی بەڵابەرز بوو کەسایەتێکی بەهێزی شیە بوو کە ئەو شاڵ و شەپک و جەمەدانیە سوورەی دەپۆشی و دەمانچەیەک بەلای قەدیە و فیشەکدانەکانی لەسەر سنگی شخصيته الجل زاروكي زارو الجل دان عمري بو قال بيشمرجاي بو هايك الجلوي صداقتي الدافية هذه شخصية جدا ممتازة کەسایەتێکی بەرزی هەبوو هەمیشە دەم بە خەندە بوو زانست خواز بوو حەزی لە خوێندن و فێربوون بوو ئێمەشی هان دەدا بخوێنین کە لە دیوەخانێکیشدا دەنیشت هەر کێشێک هەبوایە بە شێوەیەکی دیپلۆماسیانە و عەقلانیانە چارەسەری دەکرد عقلانية ممتازة دەورێکی محتەرەم بی هەندی تو بێژێ نایەت گوتنی هەند مرۆڤێکی نەزیه بی هەند مرۆڤێکی متعامل بی و هەند مرۆڤێکی چاو المواطنة هەبی گەلێک وكي أول غام نرضى بحقين أو حما شهيد وبين دابي هاتي ما كانت قلابيضة وبين بوشكابتا بوتفي شكابتا بوتفي ما تشوف شكابتي الشباب يمكن شكابتي فا دكتور هالنامة حنا هات يد قلت السعودة دكتور بي نابي كان بنظام الطيار بي بيشة خاطن إما دامان كان هاش درجة علاج ما كرتها باشوش بي بين دار چند ایشوی دجوار با آوادی و پیویجه و که آوادی داهین جرگر برای علاجی برای هم ایله گرنجین که بسالی بیج يعني أول علاجي أو بأول الجهة تأخذ أودي كي يعني إلا كني بيا يعني جرنجين تغسل تحنت دان تطلع تأخذ كي ونغفشيو يعني دليب أودي كرب وكو توتامولجي شافوروش خدمته خلقي نشورش جديد قواتا حكمتي هون ما أم نوجانمي دا شوي خاري أم چند مروبو قواتا دي تليجك واجي أوجد المدهات حكمت شكست اما بيجي نمي رابي نمي زبرين هيش ادريش كرابيم توب دينان ما ساج ما هاتب سليمي كان ات إنام شكفتي دكتور حنا جاميري مروكي عيسانكي جلك وجلك باشري بشتي هنجيجك يعني ظلمت وقت دكتور حنا مبخانيتنا هم انما دا دانت كان بيست روجا كاز مام دکتۆر حەنا لای هەموو خەڵکی گوندەکان لای پێشمەرگە و لای خەڵکی ناوچەی بادینان خۆشەویست بوو هەتا ئەم ساتەش ئەوەی لە تەمەنی منەوە ئەوەی ناوی بیستووە کاتێک پرسیار دەکەن خەڵکی کوێن و دەڵێم ئەلقۆش یەکسەر دەڵێن دکتۆر حەنا دەناسی چونکە زۆر جددی بوو لە کاری خۆی هەرکە ناوی دکتۆر حەنا دێنن من بەڕاستی شانازی پێوە دەکەم بۆ ئەو مامەڵە باشەی لەگەڵ خەڵک بۆ سادەیەکەی زۆر کەس دەیبینینەوە کە دەڵێن نەخۆشیمان هەبووە و دکتۆر حەنا چارەسەری کردوین چاپیانە چۆدینۆ بل ئەلغامێنا بجا تەمەتی قەتعاتی عەدە کەسبی هەوا گوێ چۆنینن ئەجبێرە نیوە حەوشە پشتی ئاوێتن هەر بێمش هەو پێدا هو هنجني بس هستنشتينا أبدواري نابم أمري نابم الظالم أسينام حتى بيش كفتا بهنيني ودام بيدي دكتور حنا هاب وكي أبا قلت كديني قلت بابا ودام دينا ستختاش كفتي با دكتور حنا بي دكتوري ما طيارة كبي سليماني بي أوجب مزامل ببلسي بي والدكتور صادق جهبي البلاسي بي دو مظامت بين والدكتور حنا وده بين دوري بيس رياض معمل بي جراح بي بشتي جراح هي حسب كان دكتور بي نفسي بي حبي كسنبي او بي كسنبي لا ما كسنبي هم هر او بي سرته شباب دكتور حنا بلينداج با دكتور حنا الغام باقين چهار هات بریندار کردنی ما اوها چهار هلیتن حکمت یال رمیل مکه ام برین شفتا بهنونی یک دو طابق بی هنگی دکتور حنا بی دکتور حنا دکتوری وش شفته بی یال که دی تیجه هشتا بی یال یعنی شهر زابی ام نیزی که 20 روز ماینه تویره و خودی هر رو احتمالا 10 شریق المادان
والله پێشمەرگە هەمی وەختە ما نابێت دکتۆر حەنێ دەبێت بێ عالەمی خڕێدابی چکو بە چ دلیل نەبین چ خەستەخانە نەبین هەند مرۆڤێکی نەزیهش بی حەنا نمونەی نەبوو زیرەک بێکێشە ژیر هەتا بڵێ زیرەک بوو فریشتەکان هەڵیان کێشا بۆ ئاسمان ڕەفتاری لەگەڵ خەڵک وێنەی نەبوو هەموو کەس خۆشیان دەویست هەموو گەڕک خۆشیان دەویست کە نەخۆش داهاتن بۆ لای هەرگیز جیاوازی نەدەکرد لە نێوانیان اتحاد العلاج وان كيلو ديتو عين وكي بيشماجه فرقينة ما بين اون حالاتي بيشماجه دي حمية اي طبقة بين يعني واسطة بخدمته و خدمتك باقش خدمتك كونن ديال خزانة بيشماجه و ديال خزانة حالات كي نفشور شركة قالك مشهور ببي وي خدمتك و خمس زان هميا زاني دكتور حنا دكتوري نا دكتور مسيحية و نا بيشماجه دكتوري خلقي ماله واسطة شيرين ببي بيش شويت خلقي عندي بارزاني ديال دكتور حنا وديال دكتور أورو وديال دكتور إيشو وديال دكتور عبد الجبار المالك قالك تقيبين هذا أكيد نرى أرشيف دوان رحمتي بارزاني نمر كان تفاري كاري بوكنا كان چند تشتكي بود ديال حكومة العراق ديال هاي جهة يعني او تشتی بارزانی بو دکتری شورشت کرد احتمالا بو چه کسی دین شورش نکرد چون که بارزانی زانی کرد ساخلمی دکتری ساخلمی نف شورش اهمیت او چنده المرحوم برزاین پەیوەندیکی دۆستانەی بەهێزی لەگەڵ بارزانی نەمر هەبوو هەرچیەکی پێویست بە پەیوەندی پێوە دەکرد یا دەچووە لای و دەیگوت ئەزبەنی پێویستمان بە فڵان شتە و دەست بە جێبۆیان دابین دەکرد هیچ جارێک نەبووە بڵێ نەخێر ناتوانین بارزانی نەمر زۆریشی خۆش دەویست من خۆم ئەوەم بینیوە کاتێک بە سەردان چوون بۆ لای تەنانەت لە ساڵانی نەوەتەکانیش سێجار چووە لای کاک مەسعود و کاک مەسرور کە دەچووە سەردانیان دەیگوت وەکو باوکی خۆیان ڕێزیان لێگرتووم تەنانەت لە باتیفا کاتێک نەخۆشخانەی باتیفەیان دامەزران جیهازێکی بێتەل و ئۆتۆمبیلێکی لاندڕۆڤەریان بۆ دابین کرد بۆی کە بتوانێت دەست بە چارەسەری پێشمەرگە بکاوە بە زووی بگاتە لایەن پشت بەیان ئازدای داره دکتور حنا حەسیب چی تەوجە کردی زڤریتە چی تە بەغدا قبل ما يودع پێش ئەوەی ماڵاوای لە چیاکانی کوردستان بکات نامەیەکی بۆ خوالێ خۆش بوو مەلا مستەفا بارزانی ڕەوانە کرد ئەسپەکەی خۆشی بۆ نارد ئەسپێکی هەبوو کۆمەڵێ پاسەوان هاتن نزیکەی 20 کەسێک دەبوون و نوعمان عیسایان لەگەڵ بوو ئەسپەکەی بۆ نارد و ئەویش پێی سەیر بوو ئەسپەکەی ناردبوو دەست بە جاویش نامێکی بۆ دکتۆر حەنا نووسیەوە حضرة عزيزي الفاضل الدكتور جەنابی ڕێزدار و خۆشەویستم دکتۆر حەنای ئازیز پاش ڕێز و سڵاو هیوای تەندروستی و سەرکەوتن لەو کارە مرۆڤانەیەت بۆ دەخوازم نامەکەتم بە ڕێکەوتی چواردەی هەشتی 1968 بەدەست گەیشت و بە خۆشحاڵیەوە خوێندمەوە برام نوعمان ئیسا گەیشتە لام و ئەو ئەسپەشی هێنابوو کە ئێوە بۆتان ناردبووین زۆر سوپاستان دەکەم و هەستی برایەنەتان بەرز دەرن خێرم و هەمیشە سەرکەوتوو بن مستەفا بارزانی 29 هەشتی 1968 دکتۆرێت شورش دوشول کردن شغل پێشمەرگۆتیە شغل ساخلامی یعنی بە هەر دکتۆرێکی شورشێ بەداڵ و مرۆڤ بی بارزانی ها بچۆڤە بەرێ خۆ دکتۆری شورشێ هەمیەتەکە مەزن دۆیە قیمەتەکە مەزن دۆیە وەختێ دکتۆر حەنا آن دکتۆر ئیش و آن دکتۆر ئەورو آن دکتۆر عەبدجەبار مالک آن دکتۆر موشێ خاص چوبانانی رحمەتی بارزانی نەمر چنەی نەبین جیهوان یەکگیری بی بەدەڵ هەر کەسێکی دی هەموو جیهان یەکگیری بی و شولێدۆنی بەرەوەچووی بینی و قەدرێوەم وەسۆت گرت تحسيبت شو داري أبا ديف قلنت وان أبيت جلدو أبيت جوني دموي
وقتی بیان یازده آداره دای امش کفتا بهنی هاتین با تیفا پشتینگی او بی دکتر صادق خاتشیناوی صارت الهدنه کاتێک ئاگربەست لە نێوان کورد و حکوومەت ڕاگەیەنرا گەڕایەوە بۆ ئەلقۆش و لە کاتی ئاگربەستەکە بۆ ماوەی ساڵێک مایەوە بە ئۆتۆمبیلێک هاتەوە ژمارەیەک پاسەوانی لەگەڵ بوو لە ماڵی خێزانی هاوژینەکەی مایەوە خەڵکی ناوچەکەش بە گەرمی پێشوازیان لێکرد. پشت بیان آزده داره دکتر حنا حسیب چی تفجر کدی زوری تا چی بغداد ڕۆشتەوە بۆ بەغدا و گەڕایەوە سەر کارەکەی خۆی لە نەخۆشخانەی واستی کاری دەکرد پاشان خانەنشین کرا ئەو کاتە لەگەڵ جابر محسین کاری دەکرد کە پزیشکێکی ناسرااو بوو. بەیانیان لە نەخۆشخانە کاری دەکرد و ئێوارانیش لەگەڵ چەند دکتۆرێکی پسپۆر لە نۆڕینگەیەک دەوامی دەکرد. وازی لە کارەکەی نەهێنا و جگە لە کارەکەی خۆی کاتی بۆ هیچ شتێکی دیکە تەرخان نەدەکرد بۆیە تەنانەت لە نێو پزیشکەکانی بەغداش شوێنێکی تایبەتی هەبوو. چی تا بغداد جرا کدی ویل سر شولی خوای بره شولی خاطیت و حتی سال 1991 پشت سرهلدان و نوتیجی. جورا کدی کردستان آزاد بیته و جورا کدی که مروکی خلیب اوج قستا گنده باجری خاطیت باجری القوش مال خاطینی سال 1972 تت القوش ولی خوجت بیته و جورا کدی مینی تدویر دمکی پشتنگی واسه مصلحت دید کو پناهندگی که بیته آوره چی تف امریکا. پاشان سەفەری دەرەوەی عراقی کرد و ڕۆیشت بۆ ئەمریکا. خێزانەکەی ڕۆشت بوو بۆیە پێم وایە لەبەر ئەو بوو کە بڕگاییدا سەفەر بکات. پشتی دمکی شکل ما خود باش الحمدلله یه شد لجوء سیاسی دویره ورگید بیت پناهنده سیاسی امریکا و چند سال مینیتد امریکا جی پشت رزگارکن عراقی جی نوتایی که هاتیه و دکتر حنا هر مقاره هر بارگاهی برای خود دوباره دکتر حنا جه خواه بی هندی مروکی خوشتی بی همه جه کری بی چه نهی بگوت نه نبی. امریکا پنوندی بقطع بی بس پشتی هاتی و جاله کدی پنوندی ما قایم بی و هاتی بیکا خوایی نایوره و هاتا دف من المال و ما خانی بوگرت و ما عودی کرد و ما بیکایی بکت خانیا که و المحلا فلا خاني فلا كي بطبقات بني داي ماكريتيفو وبشتينجي او تشوبا بغدا بري 4 ساله 4 ساله مديت هات الفيري او تليفون میکردی کی گفت دکتر حنا داد القلب خسته دي خاص از گندی بن ویری عدوات هاتین والله هاتم برای خدای که دکتر حنی هنگی گای پیر بی اوازی یعنی ملیتوی جسنا وادی اینا تا طالا ما اینا بره هاد بره و خودل بره کافی که بی رنگت خواب حقیقت کردن تا خسته بعد تا چو و دیو یعنی رنگت دیگه لحاظ خوارل بره خوش خاطر خواست چو رنگی ملدی هاد بره هاد سردانه که اوجین که خوابش که خواهاتن دم او یک بچه من برای خدای جنی که ما گوش جنی نما همیا بی خانی همه او جاربی میدی ندیده لەبیرمە یەکێکی خەڵکی ئەلقۆش پێشمەرگە بوو جارێک بریندار بوو چارەسەری کرد و ئێستا کۆچی دوایی کردووە لە ژیاندا نەماوە 3 ساڵ لەمە بەرکۆچی دوایی کرد هەر کاتێک بەهات پایەتە ئەلقۆش دەهاتە ماڵی ئێمە و لە ئەحواڵیە پرسین و دەیگوت پیاوی ئەم ماڵە منی ڕزگار کرد حتی سال 2013 جان دابی روژا 9/10/2013 مخابنی و دکتر حنا حسیب
خاطر خان ما تخوازيت و خاطر خان ملت خود خوازيت و چتا برد لوانيا خوده تبقى ذكراهم یادەوەریان و ئەو کارانەی کردویان و ئەو بارودۆخەی تێیدا ژیاون شتێکە بۆنەوەکانی داهاتوومان دەمێنێتەوە و سوودی لێوەردەگرن و بۆ ئێمەش دەبێتەوانەیەک بۆ ئایندەمان.